شێوەی منارەکە دوو کوتلە نەخش لە خۆی دەگری، بەشی سەرەوە و بەشی خوارەوە. پرسیارەکەی من لێرە ئەوەیە، ئەو شێوە دروستکردنە بە یەک قۆناغی مێژووی تەواو کراوە و شێوەی خوارەوە ئەو شێوە ئەندازەیە بوو کە باست کرد و شێوەی سەرەوەش ئەو شێوەی کە وەسفت کرد، یان ئەوەتە دوو قۆناغی بەسەدا تێپەڕیە لە قۆناغێکدا بەشی خوارەوە دروست کراوە، سەردەمێکی تر هاتووە قۆناغی دووەم تەکمیلە کراوە. سەرتا منارەکە بە دوو شێواز دروستکراوە، بەڵام یەکەم جار شێوی هەژلایی بناغەکەیان دروست کردیا. کاتێک کە بەرزەکەیان تەواو کردێ لە 15 مەتری، پاشانەکە دەست کرا و بەشی دووەمی بنارەکە کە بەرزەکەی نزیکەی 22 مەترە، کەواتە بەشی دووەم لەگەڵ بەشی یەکەم بە دوو شێواز جیاواز دروستکراوە. مامۆستا ئەگەر باسی ئەوەمان بۆ بکەی، هیچ توێژینەوەیەک شیکاریە کراوە لەسەر منارەی هەولێر؟ بەڵێ چەندی توێژینەوە ئەنجام درایە. ئەو توێژینەوەی لەسەر مناری هەولێر ئەنجام درراوە دەری دەخەن کە منارەکە لە خشتی گڵی ئاگدرا و بەکارهێنراوە، تاقیق کراوەتەوە بۆ ئەوەی بەرگەی چاڵاکە و مەلەرزەکان بگرێت. ئەو زانیارە مێژویانی کە هەنا دەری دەخەن منارەکە سەرڕای تەمەنی کە تەمەنەکەی نزیکەی 800 ساڵ دەبێتن، زۆربەی بەشە ڕەسەنەکان وەک خۆی ماوەتەوە لە چەندین لەرزینی بوومەلەرزە ئەزگاری بووە. هەروەها تەکنەلۆژیای گەرمۆگرافی و سکانکردنی لەیزەریان بەکارهێنای لە لێکۆڵنەوەکاندا. ئەمانەش لە بۆچی بووە هەتاوەکو پارێزگاری بکات لە سەقامگیرکردنی پێکهاتەی منارەکە. هەروەها ئەو پێکهاتە ڕەسەنە، ئەو دیزاینە ڕەسەنی کە خۆی هەی بووە، هەرتاوەکو ئێستا بەشێکی زۆری پارێزراوە، سەرڕای ئەوەش لە کاتی هەوڵەکان لە بۆ نوێژەنکردنەوە گۆڕانکاریی کەم لە دیزاینەکەی کراوە.